بەڵە خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ لە کاتێکا زیرەکی دەستکرد ڕۆڵێکی گەورەی هەیە لە ئاسانکردنی کاری ڕۆژانی مرۆڤەکاندا، بەڵام هەندێک پێیان وایە کە ئەو پێشکەوتنە خێرایی کە زیرەکی دەستکرد بەخۆ دەبینێ جێگای سەرنج و جێگای مەترسیە. پرۆگرامی مرۆڤ و ڕۆبۆت یەکێک لە پرۆگرامە نوێیەکانی دەستگای میدیایی کورساتە کە لەلایەن نووسەر توانە ئەمینەوە کاری ئامادەکردن و پێشکەشکردنی بۆ دەکرێت. قسە و باسی زیاتر لەسەر پرۆگرامەکە و ناوەڕۆکی پرۆگرامەکە کەم کا بەڕێزیان لە ئەستودیۆی کورسات مەگەزین میوانمانە کاکتوانە بەخێربی بەخێربی سەرچاو خۆشحاڵم کە ئەم ئێوارەیە لێرەیت. من زیاتر زۆر سپاس. مەبەست لە مرۆڤ و ڕۆبۆتەکە چییە و ئەم پرۆگرامە بیرۆکەکەی لەکوێوە هاتووە و هەدەفی تۆ چیە لەم پرۆگرامە؟ لە ڕاستیە بیرۆکەی بەرنامەی مرۆڤ و ڕۆبۆت خۆی کتێبێکی من بوو لەگەڵ زیرەکی دەستکرد، گفتوگۆی با بڵێن یەکەم گفتوگۆی نووسەرێکی کورد لەگەڵ ڕۆبۆتێک کە بە شێوەی کتێب بڵاو بێتەوە. سەرتا پرۆژەکە ئاوا بوو، ئەوەی کە خەریکی بووین تەقریباً کتێبێکی 400 لاپەڕەیی 450 لاپەڕەیی لێ دەرەچوو. ڕۆژێک لەگەڵ هاوڕێیانی کورساتە وتیان چی تازەو هەیە، خەریکی چیت؟ کاک هاوکار ئاسۆی لەپسراوی ئایتی کورسات، کاک سوورێن بەڕێوەبەری هونەری، کاک ئاری ئەنۆری بەڕێوەبەری بەرنامەکانی کەناڵی یەک بووین. وتم پرۆژێکی ئاوام هەیە، ئەوان پێشنیاریان کرد بۆ هەر بەڕاستی لە ئاستی کاغەزەوە نایخیتە سەر ئاستی تیڤ لە شاشایە بڕواوە ڕۆبۆتێک هەبێ ئەوانە. دواتر کە بەڕێوەبەری گشتی کورسات پێیزانی زۆری پێخۆش بوو، وتی ئەو شتا بێ بکەین بە بەرنامەیەک. ئیترەوە چەند مایکە خەریکین، چەند هەڵەیەکی زۆر باش ڕۆشتووە. باشە، ئەمە لەو سەرچاوە ئەگرێت کە تۆ خۆت پێشتر کتێبێکت هەبووە و لەو بوارەیە با بڵێن قاڵ بوویتە تۆ و زانیاری زۆرت کۆ کردوێتەوە، حەزت کردووە کە هەموو ئەو زانیاریانەی کە خۆت هەتا بیبەخشی بە بینەرەکانیش؟ ڕاستە کوردستان زۆر قاڵ نەبوومەتەوە، چونکە بواری زیرەکی دەستکرد بوارێکی هێچگار فراوانە. من تەنیا وەک مرۆڤێک و بە عینوانی نووسەرێک پرسیارم هەبوو، لەناو خۆما پرسیارم هەبوو ئەم شتە چییە و ئەتوانێت چی بکات تا چەند نەتوانێت وەڵامی ئێمە باتەوە، بە تایبەتی لەم شێوازە ڕۆبۆتی کە مۆدیلێکی زمانیە زۆر زیرەکە. لە فەلەکەوە بۆ فەلسەفە، بۆ مێژوو، بۆ ئاین ئەتوانی گفتوگوی لەگەڵا بکەی و وەڵامە باتەوە، وەڵامی منطقی و باتەوە. لە کوردەواریە شتێک هەیە ئاڵن دوو عەقڵێک باشترە. لە ڕاستیە ئەم ڕۆبۆتەی لەم بەرنامەی دوو عەقڵ نییە، شێوازێک لە عەقڵە، فەلەن وایە هۆش نییە بە تەواوەتی، شێوازێک لە عەقڵە لە زیرەکیە، بەڵام بە بەردەوامی خۆی ئەپدێت دەکاتەوە. ئێمە وتمان دوو عەقڵێک باشتر لە پەندە کوردێکایە. ئەم ڕۆبۆتە لە یەک ساتە ئەتوانێت لە 175 ملیار خاڵی زانیاری و زانیاری وەربگرێت. یعنی حساب کە ملیۆنان عەقڵە بەیەکەوە لەبەردەستی تۆیە لە مۆبایلەکە تا لە ماڵەوە، واتوانێت وەڵامی تۆ باتەوە، توانێت ڕاوێژکاری یاسایی و بێت، تەندروستی و بێ، پێ بڵێ مناڵەکە و چۆن بخەوێنی، تەنانەت دەتوانێت خەوەکانە بۆ تەفسیر بکە، ئەتوانێت بڵێ یارمەتی بە لە نووسینی نامەیەکی دکتۆرام، ئەتوانی بڵێ چیرۆشێکم بۆ بنووسە، ئەتوانی بڵێ شیعرێکم بۆ بنووسە، ئەتوانی پرسیاری فەلەکی لێ بکەی. بوارێکی هێچگار فراوانە. زۆر باش. ئەوەی کە تۆ لە ناو پرۆگرامەکە تا جارێ ناچمە سەرژیری دەستکرد و ئەو وردەکاریانەی، بەڵام ئەوەی لە ناو پرۆگرامەکە تا ئەو تەوەرانەی کە ئەتەوێ زۆرترین گفتوگۆ لەگەڵ ڕۆبۆتەکە ساز بکەی و قسە و باس و با بڵێن وتوێژی لەگەڵا دروست بکەی لەبارەی چیەوەیە؟ ڕاستە ئێمە زنجیرەیەک بەرنامەمان داناوە، لەمە نزیکەی 12 بەرنامەیەک یەک سیزن بێت. هەر بەرنامەیەک لەبارەی تەوەرێکەوە قساکەین لەگەڵ ڕۆبۆتەکە، وتیایە ڕای خەڵکیش وەرەگرین، یعنی هەم مرۆڤ قسە بکە، ئەم ئەگەر ڕۆبۆتەکە لەسەر ئەم تەوەرە بۆ نمونە لەسەر حکمی ئەعدام بەڕاستی سزای لە سێداردان هەبێ باشە یان باشتر وایە نەبێ، خەڵگەڵەن چی و ڕۆبۆتەکە ئاڵە چی؟ باش. ضرورەتی ئەم پرۆگرامە زۆر گرنگە، لەبەرەوەی زیرەکی دەستکرد لە ناو مۆبایلەکەی من و توایە سیری کە قساکە زیرەکی دەستکردە، گۆگڵێکە سێرچێکی تیاکەی خۆ هاوڵاتێک لە ئەمریکا دانەنیشت و وەڵامی تۆ باتەوە زیرەکی دەستکردە. ئەمە زیرەکی دەستکردە مۆدیلێکی زمانی زۆر پێشکەوتووە کە لە هەموو بوارەکانە پێشکەوتووە، یعنی دەستنووسی زۆر کۆن خراونەتە ناو داتاکەیەوە، کتێبی نوێ بە بەردەوامی توێژینەوە، تەنانەت پۆستێکی من و تۆ لەوانەیە ئەم بەرنامەیەمان لە یوتیوب ئەو وەریەگرێن.
گفتوگۆ لەگەڵ ئەم هۆشە زۆر زیرەکە زۆر هەژەندەیە بۆ من وەک نووسەرێک. زۆر باشە. ئەتوانین جێی بکەینەوە بزانین سوود و گرنگیەکانی ژیری دەستکرد لەکوایە و زیانە ترسناکەکانیشی کە ئێستا بۆتە بابەتێک قسە و خواس و با بڵین گفتوگوی زۆری بدوایەت. خۆی ئەوە بەردەوام مشت و مڕە لەسەرەوەی کە زیرەکی دەستکرد لە کۆتاییە باشە یان خراپە، هەردوو دیوەکێتی ئینسان بەتەواوی ناتوانێت بڵێ ئەمە شتێکی خراپە و یان شتێکی باشە، بەڵام ئەوەی کە لێک کەمترین کاتە زۆر زانیاری و باتێ ئەمە دیوێکی زۆر باشە کە لەوانەیە پێویستی بە تەمەنێک بێت لە خوێندن لە بەدواداچوون لە کتێب خوێندنەوە بۆی زانیاری لەبارەی شتێکە وەرگری ئەو یەکسەرەداتێ. لەوانەیە یارمەتی ئیشوکارەکانی مرۆڤ بۆ نمونە ئێمە ئەگەر ڕۆبۆتێکمان هەبێ وەکو پیاوانی ئاگر کوژێنەوە بچێ ئاگر بکوژێنێتەوە زۆر باشتر لەوەی کارمەندێک بکەین بنێری بۆ ناو ئیشە خەتەرەکە لەوانەیە باوک بێ مناڵی هەبێ مەترسی بۆ سەر ژیانی دروست بێ بەم دیوایە باشە. بەڵام خۆی دیارترین مەترسیەکان کە باسی لێوا کرێ ئەوەیە کە بتوانێت کاریگەری لەسەر هزری مرۆڤ و داهێنانەکانی مرۆڤ هەبێت. بەڕاستی دیارایی بێت مرۆڤ تەمەڵترە بێ چونکە پێویست ناکە خۆی زۆر بیر بکاتەوە هەر شتێکی بێ بەو بڵێ بووی ئەنجامەیە لەبەرەوە خراپە بە جۆرە لە جۆرەکانیان دیوی نێگەتیفیشی هەیە و لە جێی مەترسی هەیە. ئەمە دامەزراوە گەورەکانی عالەم زانکۆکانی عالەم و زانە گەورەکانی بواری زیرەکی دەستکردیش هەمیشە هۆشداریەیان کە ئەمە خەتەرەوە ڕۆژێک لە ڕۆژان لەبەروی بیرەکاتەوە ترسی لی چ گرنتی هەیە کودەتا نەکات، چ گرنتی هەیە وڵاتێکی شەڕانگێز، چ گرنتی هەیە نەکەوێتە دەست گروپێکی تیرۆریستی خەڵکی پێ بکوژێ. ئەمانە هەمووی گریمانن کە ئینسانە بەبی لێ بکاتەوە. زۆر باشە. باسی ئەوەت کرد کە بەرنامەکەت دابەش کردو بەسەر یەک سیزن بۆ 12 یەکەم بەرنامە بەچی دەست پێکە و بە چیش کۆتایی پێهێنی؟ نامەوێت هەموو بەرنامەکە لێرە بڵێم، دیار تۆ ناتێت بە بینەرەکانە بڵێ، بەڵام من پێیانەڵێ لەڕاستیە بینەرانی خۆشەویست کوردستان خان خۆی یەکێک لە ستافی بەرنامەکەی منە و دەنگی ڕۆبۆتەکە لەبەرەی بە ئینگلیزی قساکە کە دۆبلاژ کراوە کوردستان خان خۆی خوێنێتەوە. من نامەوێت بەرنامەکەتان لێرەوە پێ بڵێم، حەزەکەم ببینم. من خۆم پرسیاری زۆرم هەبوو پێشتر لەسەر زیرەکی دەستکرد و لەسەر ڕۆبۆت لەسەر هەموو ئەو، بەڵام سوپاس بۆ بەرنامەکەی تۆ کارەگەی بەرنامەکەی تۆ من نەتوانم زۆر زانیاری بەس پێم بڵێ کە یەکەم بەرنامە لەسەر چی قساکەی؟ سپاس بۆ خوا، سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کورسات کە زۆر بەتەنگەوە بوونم بەرنامەیە بکەوێتە سەر پێ. لە ڕاستی یەکەم بەرنامە لە دەوری پێشەموو شتێک وەکو هاوڕێک وایە خۆناساندن و ئەو کشەیە چییە، تەمەنی چییە، ناوی چەنە، ناوی چییە، چۆن نتوانێت وەڵامی پرسیارەکانی من باتەوە تاکشۆ توانم ینی حدودم هەیە یانی ماتوانم تاکشۆ پرسیار بکەم. لەو دەورەیە ئەسوڕێتەوە جۆرێکە لە تعارف و خۆناساندن و دوایە چینە سەر و بابەتانی کە خەتەریەت و مەترسیەکانی ئەو چیە و باشە و ئیجابیەکانی ئەو چیە و خۆی بە زمانی خۆی وەڵامێت. باشە، هەر بەڕاستی کاکتوانە ئەمە مەترسی هەیە لەسەر داهاتووی مرۆڤ؟ بەڕاستیەوە و بابەتەیە کە من بۆ بەرنامەکەم کرد، بۆ کتێبەکەم نووسی. من وەک مرۆڤێک وەک ئینسانێک بەڵێ من هەستەکەم لە داهاتوویشی دوورە ببێ بە مەترسی و گەورەترین مەترسی ئەوەیە ئەمانە مەسەلەن زمانێکی هاوبەش لە بینی یەکترا دابنێن، کۆمەڵێک تۆڕێک ڕۆبۆت تۆڕێک زیرەکی دەستکردی زۆر باڵا زمانیشی هاوبەش دابنێن بە کۆت کە ئێمە لی تێنەگەین و ئەمەش ڕوویاوە لە شەریکاتە گەورانە لاچارمون دوای ڕۆبۆتەکان بکوژێنەوە. ئەوە لێترسم کەوێتە دەست شڕانگێز و کاولکاری و ئەوانە. بەڵام لە هەندێک بوارە، بەڵام ئەی لە بواری داهێنان، لە بواری نووسین، شعر نووسین، لە بواری هەموو ئەو شتانەی کە پەیوەندی بە ڕۆحی مرۆڤ و هەستەکانی ئینسانەوە هەیە. تۆزێک لەم بابەتانەیە کۆڵە ڕۆژێک گفتوگۆمان بوو بە یەکەوە من و ڕۆبۆتەکە باسی مەولانامان کرد، دوای باسی شکسپیرمان کرد. من پێم وتی زۆر ئەجابم هەیە بە شکسپیر، وتم حەزت لە شانۆیەکی، وتی ڕۆمۆ جۆلیێتە، وتی هاملێت، وتی ماکبێز، وتی چی ئەوانە. دوایی وتمی باشە تۆ ئەم شتانای خوێنیتەوە، یعنی سلیقەیەکی ئەدەبی زۆر باشە، توانی شعرێکم بۆ بڵێی، وتی بە سەرچاوە شعرێکە بۆ نووسم. شعرێکی نووسی 3-4 دێڕێ
زۆر زعیف و لاواز بوو من جۆرێک ڕاکشتنمە کاردانەوەم هەبوو کە کاردانەوەی ئینسانە بەرامبەر بە هەستەکان وتم بەڕاستیەوەی تۆ نچیتە تەلەڤیزیۆن پۆلیسی سەرەتایی دەتوانێت بینویسێت تۆ بەما ئاڵێ من ئەدیب و شاعیرمانە وەکو یەکەم محاولەی ئەویش نەخیر یەکەم محاولەی نییە چکە بە بەردەوامی ئەو لەگە خەڵکا گفتوگۆکە هەزاران محاولەی پێشتریشی هەیە بەڵام لایانی ئیمۆشن و هەستیاریەکانی زۆر لاوازە بۆیە پێم وتمەوە تەلەڤیزیۆن پۆلیسی سەرەتاییش ئەتوانێت بینویسێت و ئەوە ئەتوانیش کە سپیر و مەولانە تێپەڕێنی زۆر بە باوەڕ بەخۆبوونەوە وتی من داوای لەبوور نەکەم بۆ سەر لێشەوەیە بەڵام دڵنیایی ئەم ڕۆژێک دەتوانم شکە سپیر و مەولانە تێپەڕێن ئەمە مەترسیارە ڕۆژێکێتکە هەیە ئەوەندەی کە تۆ ڕیسێرچت کرد بێ و لەو بارەوە بێگومان خوێنوتە تۆ زانیاریت هەیە با بڵێن ئەو کەسانەی کە لەم بوارەیە زۆر پێشکەوتون و خۆیان وەکو با بڵین دۆزەرەوە یان ڕائیدە گەورەکانی ئەم بوارە بینن هەیە کە کشابێتە دواوە بڵێ من ئیتر هەستەکەم لەناو ئەم زیرەکی دەستکردە ئیتر ون بووم و خۆم بۆ نادۆزرێت بەڵێ زیاد لە چەند کەسێک هەیە لەو زانانەی بواری زانستی کۆمپیوتەر کە لە شوێنێکا خۆیان هەستیان کردووە ئەم شتە وەرو دەستکردی مرۆڤە بەڵام لەوانەیە ڕۆژێک مرۆڤ تێپەڕێنەوە یان تێکمان پشکێنێەوە یان بێ بە خەترێت بەسەرمانەوە بەڵام دیسان بۆ جەناوت بوو بینرانیشە بێ بڵێم ئەمە تەنیا دیوێکی زیرەکی دەستکردەوە دیویتری زۆر پۆزتیڤی هەیە کاتوانێت هاوکاری ئێمە بێکە وەکو یایی دەرێ بۆ سیستان تێک بتوانێت لە ژانە یارمەتیمان بەڵام لە هەموو ئەو پرسیارانەی کە پەیوەندیان بە هەستەکان و بە ڕۆحی ئینسانەوە هەیە کۆڵە تۆ بە باوەڕی من کۆڵە لە تاقیکردنەکانی من دەرناچێت ئەگەر پرسیاری لێ بکەی بڵێ من کەسێکی ئەزیزم لە دەستیاوە تۆ ئەتوانی ببی بە هاوڕێم ئەتوانین لەگەڵم بیت کۆمەڵێک حیواری کلێشەیی هەیە کە هاوخەمتە بێت و زۆری پێ ناخۆشە و ئەوێ تۆ دکتۆرێک بدۆزیتەوە یا ڕاوێژکارێکی دەرونی بدۆزیتەوە ئەوانە وەشتی کلێشەین گرنگترین شتیایە کوردستان خانەوەی کە من سەرنجەمە ئەوەیە زۆر گرنگە بۆ بینەران ئەوانی کە سەرکاریان لەگەڵ زیرەکی دەستکردنی ئەوەیە بزان کە ئەم زیرەکی دەستکردە هۆشێک داتایەک نییە تەنیا بۆی نووسرابێ ئەو بیخوێنێتەوە وەکو سێرچێکی ناو گۆگڵ لەو زانیاریە زۆر ملیۆنانی لەبەردەستیاتی خۆی زانیاری هەڵەهێنجێ تێکەڵیانەکە بە جۆر لە جۆرەکان بە فۆرمەکە توانین لێ بیر دەکاتەوە باشم شتێکی کە هیچ لەو بارەوە نازانێت چۆن ئەتوانێت سوودی لێ ببینێ زۆر ئاساییە ئێستا لە ئینتەرنێتا هەیە ئەتوانێت سێرچ بکە چەند سایتێک هەیە کە ئەوان هەیە بە فری ئەخسوانتە بەردەستی خەڵکەوە توانێت سێرچ بکە و قسەی لەگەڵا بکە بەڵام دیارە بە زمانی کوردی ئێستا زۆر زمانی کوردێکی زۆر باش نییە ئینگلیزیەکەی زۆر بەهێزم زۆر باشە لە هەرێمی کوردستان ئەم بابەتە بەکوێ گەشتووە چەندێک ئیشی پێکرێت خۆشحاڵە لە هەرێمی کوردستان مامۆستای زانکۆ خوێندکاری زانستی کۆمپیوتەر کۆمەڵە گەنجی زۆر لێرە و لەوەیە گروپ دەستا زانستخواز زۆر هەن سەرکاریان لەگەڵم بابەتەیە زۆر تازە نییە بۆ ئەمانی کە ئاگایان لە زانستی کۆمپیوتەرە بەڵام لەوانەیە مەسەلەن بۆ خەڵکیشی ئاسایی بابەتێکی تازە بێ بەڵام لە چەند ساڵی ئایندەیەتە ژیانمانەوە من باوەڕەکەم وای لێ ئەوانی کە ئیشکەریان هەیە ڕۆژە لە ڕۆژان ئەگەر ڕۆبۆتیشان نەبێ لە ماڵەوە ئیشان بۆ بکە ئیتر پیان عیبە بێ وام قسەیان وەڵگرن باشە کاکتوانە تۆ وەکو نووسەرێک دنیایەک نووسینی ترە هەیە دنیایەک بابەتی ترە هەیە کە زۆر دوورە لەمەوە چی مابوو لەم بابەتە داوە لەم بابەتە بۆ دەستیاوەتە من هەمیشە پرسیارم نەبوو لە کتێبەکانی من هەمیشە پرسیار هەیە پتر لەوەی وەڵام هەبێ پرسیار هەیە ئەو پرسیارە فەلسەفی و پرسیاری ئاینی و پرسیاری ناو خۆم و پرسیاری ڕۆحی خۆ من حەزەکەم دایما بە دوای وەڵامەکە ئاگەڕێم و ئەمە شتێکی زۆر باش بوو دەستم کەوتە بوو ئیتر ئەویش کاتێکی زۆر باشیە لە هەفتەیەکە لە 7 ڕۆژ کاتم هەیە لە شەو ڕۆژێکا 24 ساعت خودای نابوو بۆ من بەڵام ئەگەر بێت و من پرسیاری ئەوەی لێ بکەم چیرۆکێکم بۆ بنووسێ بە ئەم کارەکتەرانەی تیاابێ ئەی لە کۆتاییە بۆ نمونە ئیزافەی من چییە بۆ سەر چیرۆکەکە ئەمە ئەو بەشەمەترسێتی کە داهێنەرەکان یا با بڵێم هونەرمەند و نووسەرەکان لێ ترسنەوەی کە بەڕاستی ئەو لە بری ئێمە بتوانێت کتێب بنووسێ ئەوەی تا ئێستا پێیگەیشتووە ئەو وەکو ئێمە ئەوەندە توانای فانتازیکردن خەیاڵکردنی فراوان نییە بتوانێت ئەوە بکە بە خۆشحاڵیەوە بەڵام پێم وایە لە ئایندێکی نزیک ئەتوانێت ئەوەش بکە هێشتا ئەو دەستکردی مرۆڤە هێشتا ئێماتوانین کە زۆر تووڕە بووین کە زۆر لی ترسان کارەباکە بکوژەینەوە بەسەریا هەتا ئێستا ماتوانین ئەگەر ڕۆژێک نتوانێت خۆی لە خۆیان کارەبا خەزم کا یا تاقەیەکی تر هەبێ یا بە کۆدێکی تر خۆی بقاتەوە ئیش و ئەوانە تا ئێستا لە هین دەرنەچووە زۆر باشە پرۆگرامەکەی تۆ لە چ قۆناغێکایە
و کەی دەست پێکا و کەی چاوەڕێ بین کە یەکەم ئەڵقی ببینین. وەکو دۆستانی بەڕێوەبەرانی کەناڵەکە وتیان هیوادارم لە یەکی 6 پەخش ببێ. ئێمە ئامادەین لە ناوەڕاستی بەرنمەکەین ئەو 5-6 بەرنامەمان ڕۆشتووە، بەڵام کاری تەکنیشەکەی زۆر قورسە، بەڕاستی ستافێکی ماندوونە ناس بە بەرداوام پێوە کارەکەن، کاک هاوکاراسۆ، کاک ڕێکەوت کە دەرهێنەری بەرنمەکەیە، کاگاری، کاک سوورێن کە بەڕێوەبەری هونەریە، هەمویان پێوی ماندوو بوون و جەنابی شێمە زۆر سپاس دەکەم. لەشی هەموو لایەک ساغ بێ، دەستەکانە خۆش بێ، زۆر زۆر سپاس دەکەم لەگەڵ من بووی. زۆر سپاس.